ژنێک تەلەفۆنی کرد بۆ دکتۆر هۆلاکۆیی. دکتۆر هۆلاکۆیی عالمێکی ئێرانیە، لە ئەمریکایە، چارەسەرکاری دەرونیە، پیاوێکی زۆر زۆر عالمە لە دەروونزانی و لە نەخۆشیە نەفسیەکانە، بەڵام هاوکات کەسێکی بێباوەڕە، یعنی بێباوەڕ بۆی کە متەدەین نییە. ژنێک تەلەفۆنی بۆ کرد، وتی دکتۆر، وتی من شوم کردو بە پیاوێکی ئەمریکی و ئێمە بەدڵی خۆمانەشی، پارێکی زۆرمان هەیە، مێردەکەم ملیۆنێرە و من کەسێکی متەدەین نیم، دوایی نەڵێ بە من ئەم شتەمەکە لە بەرەوەی خواپەی ناخۆشەوە ئەو شتانە مەڵێ بە من دینم نییە. وتی وتی بەس ئەمێ بە تۆ بڵم کێشەی چییە من لەگەڵ ئەم مێردەم ئەگەر جارجار بچین بۆ نادیەک لەوێ هینی تایە بابەتی شتی زۆر زۆر خراپەکەن بە بەرچاوی یەکترەوە و حەز ناکەمەوە کەلیماتانە بەکاربێن. وتی یعنی تۆ مێردەکەت ئەچنە ناو نادیە شتی واکەن خەڵک سیرتانەکە؟ وتی بەڵێ. وتی یعنی ئێوە سەیری خەڵکەکەن لێوتیە؟ وتی یعنی تۆ ئێستا ئەڵێ ئەتێ بڵێ ئەم شتە خراپیەکەی چییە؟ وتی من لێ دووبارەیەکەمەوە، من هاتوومەتە ئەمریکا، وازم لە ئیسلام هێناوە و من متەدەین نیم و ئەم شتانە و من دلیلی علمی. وتی دکتۆر هۆلاکۆیی وتی بەعزێ چاک و خراپ هەیە، چاک و خراپ دڵنیا بە هیچ ئینسانێ نییە قبولیکە. ئێوتی منەوە قبولە؟ وتی نە. ئایا تۆ ئەگەر مناڵێکت ببێ، مناڵەکەت گەورە ببێ، شووبکە، ڕازید لەگەڵ مێردەکەی بچن شتی وا بکەن؟ وتی نە. ئێوتی بۆچی؟ بیرکەرەوە، تۆ شتێک ئەەکەی بۆ خۆت ئەڵی قەینە، بۆ خۆت ئەڵی قەینە، مەڵێ قەینە. بڕۆ بزانە ئایا تۆ بۆ خوشکەکەت، بۆ براکەت، بۆ ڕەکەت، بۆ کچەکەت بزانە ئەمەت پێ قبوڵەکرێن، ئەمەت پێ هەزماکرێن. بە ئێوەڵێ کێ لە ئێوە بۆ برا بچووکەکەی بەلاوی ئەتیادیە دانیشێ شەو سەیری فیلمێکی ڕوو بکە؟ کێ لە ئێوە پێی خۆشە ئاساییە بەلایە؟ بۆ خۆت لەوە ئەچێ شەیتان ئینسان وا خەڵەتێنە، بۆ خۆت قەنەعەتی پێەکە قەیچێکە. بەس بۆ اینجا من بادەمەوە سەر مۆزوعەکە، ئەم جۆرە تاوانە قێزەونانە، ئەم جۆرە خراپانەی کە تۆ ئیکەی مێشکت داغانەکە. لەکوێ کەسێک شەو نوێژەکە، کەسێکی تر دانیشتۆ بە دیار فیلمێکی ڕووتەوە، لەکوێ ئەم دوو نەفەرە، با دوو نەفەر بێنە پێشچاوی خۆت، دوو برا دوانەی لێکچوو، دوو برای دوانەی لێکچوو، نەک تۆ مسلمانێک بێنی فەقیرە ئایکیۆکی زۆر نزم بێ یان توانای مێشکی زۆر خراپ بێ مقارنەیەکی بە عالمێکی ملحد، ئەوە مقارنەیەکی بێوجدانانێ، ئەوە توێژینەوە وانە. دوو برای لێکچوو بێنە، یعنی دوانن لێکچوون لەدایک بوون، هەموو شتێکیان پێک وایە، یەکیشیان ئەم ڕێگایە ئەگرێ، دایمە بیری لای خوایە، عیبادەتەکە، دوعاەکە، کتێب ئەخوێنێتەوە، خۆی پارێزێ لە گوناه و تاوان، سعی ئەکا. براکەی تریشی کتێب ئەخوێنێتەوە، سعیەکە، خەریکی فێربوونی عیلمە، بەڵام هەموو ئەو کاتانی ئەم خەریکی عیبادەتە، ئەو خەریکی پۆرن. ئایا بەڕای تۆ ئەنجامەکەیان فەرقیان نییە؟ کامەتان باوەڕی نییە بەدی؟ من دڵنیام لەسەر وەڵامەکە زانێ. کەواتە خۆ ڕاستکەرەوە بڵێ من ئەبێ بەم مواسەفاتانە بژی. قەیناکە بەیانی ناتوانی دوو بەیانی سێ بەیانی بەس تەرکیزی لەسەری بێ، تەرکیزی لەسەری بێ. جاری وایە شتێکی خۆتە پێ خۆش نییە، ئەو چ دوای 6 مانگە نەجات بێ بەدەستی، دوای ساڵێکی کە دوای 2 ساڵێکە. بەڵام گرنگە تۆ لە ئەمڕۆوە ئەوە نەکەی بە ناسنامەی خۆ بڵێ ئەوە من نیم، ئەوە منم کاتێک کە غافڵ و بێ ئاگام. ئینسان خۆی زانایانی کۆن هەمیشە باسی غەفڵەتیان کردەوە، توانە ئینسان کاتێ تاوانەکە ئینسان ئیماندار کە لە غەفڵەتە لە بێ ئاگاییە. ئەم ئاگاییە بەچیەتەوە؟ ئەم ئاگاییە بە یادی خوایەتەوە. جا مێشکت لەسەر خۆی بێ بە ئاگابی وا بە جددی خەریک بی، دڵنیا بە ئەنجامی زۆر گەورەی ئەبێ.